لە ڕاستیە ئەو هێرشانە بابەتێکی نوێ نییە، چونکە ئەمە یەکەم جار نییە کە حکوومەتی تورکیا و هەروە حکوومەتی ئێرانیش بە بیان و جۆرەوە کە خاچی کوردستانی عێراق بردومانکەن چ بە فڕۆکە بێ یان تۆبارانیکەن و پێشم وایە تێکڕای ئەم بابەتانە پەیوەندی بە کۆمەڵێک هەلومەرجەوە هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئارادایە لە سەروی هەمویانەوە ئەو ململانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە لە نێوان هێزە هەرێمایەتەکان و هەروەها نەبوونی سەقامگیری وەزع لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە باشووری کوردستان بەنسبەت لەگەڵ عێراقا و هەروەها بوونی کۆمەڵێک بابەتی گرنگ کە پەیوەندی بە مەسەلەی کوردەوە هەیە لە بیرمان نەچێ مەسەلەی کورد لە هەر چوار پارچەکە بە تەواوەتی چارەسەر نەکراوە و ئەمەش وای کردووە کە بەردەوامی نێرانی گەلی کوردستان کۆک بن لەسەر کۆمەڵێک بابەت ئەگە چەند جیاوازیان هەبێت لەسەر لە نێوان ناکۆچەکانیان لەسەر ململانەی بەرژەوەندەکانیان بەڵام لەسەر بابەتێکی گرنگ کە دژایەتی گەلی کوردستانە و کارکردنە بۆ تێکۆشان بۆ مافی چارە نووسی خۆی و بۆ ئاسۆی بزنەوەی ێزگاری خوازیگەری کوردستان من پێم وایە هەمویان کۆکن لەو بارەوە و ئەمە شۆکارێکە بۆی کە بەردەوام بوون هەبێ بواری فەرمی عێراق دەوڵەتە و دەوڵەتێکە کە سەروەری هەیە و بەشێکە لە کۆمەلگای نێودەوڵەتی لەبەرەوە ئەگەر باسی لایەنی نێودەوڵەتی و لایەنی یاسای نێودەوڵەتی بکەین دەبێ ڕاستەوخۆمان تێبینەکانمان بۆ حکوومەتی عێراق بێ چونکە حکوومەتی عێراق ئەندامە لە ئەنجومەنی ئاسایی ئەندامە لە نێتەوە یەکگرتوەکان و توانین لە ئەنجومەنی ئاسایشی شکات بکەوانە بەڵام من پێم وایە حکوومەتی عێراق ئەو بابەتە ناکە ئەشمێنێتەوە حکوومەتی کوردستان دەبینین لە وەزعێکدایە کە دەوروبەری گیراوە بەڵام ئەم بیانوو نییە بۆ ئەوەی کە هەڵوێستی نەبێ دەمێنێتەوە هەڵوێستی هەرێمی کوردستان ئەبێتە خانەی هەڵوێستەوە لە وەزعێکە ناتوانێت لە ڕێگای بەکارهێنانی هێزەوە سەروەری خاکی کوردستان پارێزێ شتێکیش نییە لە ناحیە قانونی دەولی وەکو بڵین کە بۆ پاراستنی خاکی کوردستان بەنسبەت وڵاتانی دراوسەوە بەڵام دەبێنێتەوە تێکڕای ئەم بابەتانە پێویستی بە هەڵوێستێکی یەکگرتووی کوردستانی هەیە سەبارەت بەم بابەتە و ئێمە هەڵوێستی ئێمە نەگەێستا پێشتریش ئەو بووە کە ئێمە بە شێوەیەکی هاوسەنگ سیاسەتێکی دەرەکی کوردستانی هەبێ دوور لە جەمسەربوونی هەرێمایەتی بە ئێران یان بە تورکیا یان بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەساسی قەزیەکەوەیە کە چۆن ئێمە بتوانین ئاشتی لەم ناچوویە پارێزی و وەرژەوەندی گەلی کوردستان پارێزی وەکو حیزبی شووعی کوردستان ئێمە دژی هەموو پێشێرکردنێکین بۆ سەروەری خاکی کوردستان دژی تۆپبارانکردنین و دژی بردوبانکردنین و پێمان وایە ئەو کردەوانەی کە هەر لایەنێکی هەرێمایەتی ئەیکا پێشەکردنی سەروەری خاکی کوردستانە و دژایەتی گەلی کوردستانە هەموو کاتێک کورد پێویستی بە یەکگرتوو هەیە و بابەتی بەسەرەی کوردستان مەسەلەیەکە لە هەر پارچەیەکی کوردستانە تایبەتمەندی خۆی هەیە و بنەمای چارەسەرکردن و بنەمای چارەسەرکردنەکان و هەنگاونان بۆی پەیوەندی بە ئاستی ئەو لایەنە سیاسیانە هەیە کە لە هەر پارچەیەکی کوردستان هەیە من لێرە لە حیزبی شووعی کوردستان ناتوانم نوێنەرایەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بکەم و ناتوانم نوێنەرایەتی ڕۆژئاوا بکەم بە ناوی ئەوانەوە قسە بکەم ئەوانش بۆیان ناکرێت بە ناوی ئێرەوە قسە بکەن بۆ هەموو لایەنەکان وایە بۆیە هەر لایەنێکی سیاسیم پێم وایە پەیوەندی هەیە بە هەلومەرجی بزنەوەی ڕزگاری خوازی لەو پارچەی کوردستان و دروشمەکانی ئەو پارچەیە دەمێنێتەوە بنەمایەک دروست بێ کە بنەمای هەماهەنگی بێن لە نێوان هەموو ئەم لایەنە کوردستانیانە کە بتوانن لە چوارچەوەی استراتیژیەکی کوردستانی یەکگرتوو کە باوەڕ بە تایبەتمەندی هەر پارچەیە بکە سەربەخۆیی بڕیاری سیاسی هەر پارچەیە بکە دوور لە دەست هێوەردان ئەمە خزمەتی هەموو لایەنێکەکە